لە درێژی یاریەکانی هەفتەی دێمی خولی نایبی کوردستان و لە یاریگای ڕزگارمەشەیی تایبەت بەیانی شێروانە هەردوویانی ئاکێ و شێروانە ڕوبەڕوو یەکتری بوونەوە. یاریەکە بە بەهێزی دەستی پێ کرد و هەردوویانە هێرشەکانیان دەبردە سەر گۆڵی یەکتر. لە ئەنجامی هێرشێکیانی شێروانەدا کۆڕەک محەممەد بە لێدانێکی سەر و لە خولێکی نۆ گۆڵی پێشکەوتنی یاریەکەی تۆمار کرد. لە یاریەکەدا شێروانە باشتر دەبیندار و چەند جارێک هێرشی دەبردە سەر گۆڵیانەی ئاکرێ، بەڵام نەیانتوانی گۆڵی زیاتر تۆمار بکەن و گێمی یەکەم بە ئەنجامی گۆڵێکی بێوەڵام لە بەرژەوەندی شێروانە کۆتایی پێهات. لە گێمی دووەمیشدا هاوشێوەی گێمی یەکەم شێروانە چەند جارێک نزیک بوون لە تۆماری گۆڵی دووەم، بەڵام هەوڵەکانیان بێ ئەنجام مانەوە، یانەی ئاکرێش هەوڵی تۆماری گۆڵی دەدا، بەڵام هیچ هێرشێکی مەترسیداریان بۆ سەر گۆڵی یانەی شێروانە دروست نەکرد. لە بەرامبەردا شێروانە بە پشتبەستن بە هێرشی هەڵگەڕاوە دەیانویست ژمارەی گۆڵەکانیان زیاد بکەن، بەڵام سەرجەم هەوڵەکانی گێمی دۆمی یاریەکە بێسوود بوون و یاری بە ئەنجامی گۆڵێکی بێوەڵام بە بردنەوەی شێروانە کۆتایی پێهات. بەڕاستی وەک ئێوەش وتان ئێمە بەو ئاستەی کە یانەی ئاکری پێی ناسراوە دەرنەکەوتین، ئەوش لەبەرەوەی فشارێکی زۆران لێکردین و چەند هەڵەیەکی تا کەسیشمان کرد هەری ئەو فشارە بوو کە لیان کردین. ئێمەش هەوڵماندا لە ڕێگەی تەوە بەرزەکان و لە ڕێگەی لایەکانەوە گۆڵ تۆمار بکەین، بەڵام بەداخەوە نەماتوانی گۆڵ تۆمار بکەین و ئەوەش لە کۆتاییەکە ئەو بوو یەک بە هیچ دۆڕان. پێش هەموو شتێ ئەم بردنەوەیە پێشکەشە بەو هەندەر سۆزانە یانی وەرز شێروانە بە دەستخۆشیتەوەم بۆ سەرجەم یاریزانەکانم هەیە. بەڕاستی توانین بڵێن بە ئاست و ئەنجام ئەمڕۆ الحەمدوللا یاریەکەمان بردەوە. بەنسبەت یاری ئەمڕۆ لەگەڵ یانی ئاکرێ یا ئاکرێ یەک لەوتی بە باشانەی کە پاڵەوانی خولی ناوی کوردستانی پارساڵەوە ئەم ساڵیش پێکاتەیەکی تۆکمە هەیە، یەکێکە لەو تیپانەی کە ڕکابەری ئێمەیە و ئەم جۆرە بردنەوانە توانین بە 6 حاڵ ناوزەندی بکەین وەشمان توانی بەڕاستی ینی بەداخەوە چەندین هەلی گۆڵکردنی 100% لە دەستدا ئەمان توانی بە گۆڵی زیاتر یاریەکە بەرینەوە. خۆشبەختانە الحەمدوللا ئاستی تیپەکە ملیان ڕازیم دەستخۆشی تەواوم بۆیان هەیە، پشتیوان بەخوا بتوانین لەسەر ئەم ئاست و ئەنجامانە بۆ هەفتەکانی داهاتوو بەردەوام بین. یانی شێروانە بە 22 خاڵپێکی خۆی لە پێشەن قایمتر کرد و یانی ئاکرێش بە 13 خاڵ دابەزی بۆ پلەی هەشتم، بەڵام دوو یاری کەمتری ئەنجام داوە. هارون ڕەشید، کەناڵی ئاسمانی پەیام، کەلار.